بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سواز بو مام سعلي من يعني بابلين مهتم بفكر إسلامي، يعني أتواني يعني مهتم بفكر إسلامي بفرق أما مفكر جاري زوا. بارك الله فيكم. ئەم کتێبە طبعاً ئێوە زانن تاقمێک پەیدا بووە ماوەیەک طبعاً لە هەندستانەوە سەری هەڵدا قورئانیەکانیان پێوترێ، یا ئەو کەسانەی پیانوترێ ئەوانەی کە ئەیانوێ سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەلاوە بنێن و مسلمانان تەنها پشت بە قورئان ببەستن بۆ مسلمانەتی خۆیان، بۆ دینداری خۆیان. طبعاً بانگشەیەکی زۆر مەترسیدارە. ئەتوانم بڵێم من قەناعەتم وایە مەترسیدارترین فرقەی ئیسلامی تاکو ئێستا پەیدا بوو بێت قورئانیەکانن. فرقی تر پەیدا بووە بەس ئێستا خۆیان بە مسلمان نازان، وەکو مەسەلەن یەزیدیەکان، وەکو عەلەویەکان، وەکو بەهاییەکان، وەکو کاکەیەکان، قادیانیەکان. مەسەلەن قادیانیەکانش خۆیان بە مسلمان نزانن، بەڵام مسلمانان موقفیان لێ وەرگرتوون و بە فتوە ئیجماعی ئومە ئیسلامی عولەمای عالم ئیسلامی لەسەرەکە قادیانیەکان لە ئیسلام دەرچوون و هین بوون. یعنی ئەو مەترسیان بەو شێوەیە لەسەر هین نەماوە، لەسەر مسلمانان نەماوە. ئەوەی ئەمڕۆ کە زۆر مەترسیدارە لەسەر ئومەی ئیسلامی ئەوانن کە بە ناوی قورئانەوە، یعنی ئەم گەورەترین مەترسی لەسەر مسلمان ئەوانەیە بە ناوی ئیسلام و بدەی لە ئیسلام. لە دەروی ئیسلام و لێدان لە ئیسلام زۆر جار کاردانەوەک دروستەکە لە دڵی مسلمانانە وان لێکا هۆشیان بێتەوە، بەڵام کاتی بێ بتوێت بە ناوی ئیسلام و بدەی لە ئیسلام و بە تایبەتی بە ناوی قورئانەوە بدەی لە ئیسلام، ئەمە هینێکی یعنی مەترسی زۆر مەترسیدارە. مەسەن لێتە پرسی پێتەڵا قورئان کیفایەت نییە، تۆ طبعاً ئەگەر بڵێ نەخێر کیفایەت نییە خۆ پێی کافرە بی، بشڵی کفایەتە بۆ معنای ئەو کە ئەو ئەوێت بیڵێت، یعنی ئەمە بێنیاز بین لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم. من لە هەستکردن بە پرسیارەتیەوە و هەستکردن بە خطورەتی ئەم فرقەوە جوهدێکی متەوازەم لەم بوارە پێشکەش کردووە. ئەوش کتێبێکە بەنازم بەشی دووەمیشی باز بکەم بنووسمەوە. بەشی یەکەمی گرنگی فەرموودە و ڕۆڵی ڕوایەتەکان لە تێگەشتنی قورئانی پیرۆزە یا بۆ تێگەشتن لە قورئانی پیرۆز. بەشی دووەمیشی ڕۆڵی فەرموودە و سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە ژیانی تاکو کۆمەڵدا هی مسلمانان. ئەگەر فریا بکەم ئاماژەیە بە کورتی ئاماژە با بڵێن بە بیرۆکەی ئەو بەشی دووەمادەم. من ئەم کتێبم طبعاً قورئانیەکان یا نێرانی سونە پاساویان چییە بۆ بێنیازبوون لە قورئانی لە فەرموودەکان و سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم. یەکێ لە پاساوەکانیان ئەوەیە هەر کە گوایە سونەت و ڕوایەتەکان چونکە زۆرن و جیا نەکراونەتەوە و زەعیف و صەحیح و مەوضوع ئەوانە تێکەڵ بوون، بوونەتە هۆکاری تەفریقەی مسلمانان و بوونەتە هۆکاری دواکەوتنی مسلمانان. من لە بەش یەکەمی کتێبەکەما تەمە کتێبەکەم کردوێتە 4 بەشەوە. بەش یەکەم ڕەدی ئەم شوبهانەم داوەتەوە. ڕۆڵی فەرموودە لە دواکەوتووی و پەرتەوازی مسلمانانە. سەلماندومە کە فەرموودە نە هۆکار بۆ پەرتەوازی مسلمانان و نە هۆکار بۆ دواکەوتنی مسلمانان. هۆکار نەبوو بۆ پەرتەوازی مسلمان چونکە هەرچی فرقی ئیسلامی هەیە لەسەر ئەساسی فەرموودە جیا نەبوونەتەوە. ئەو مەسەلەن خەواریجە لەسەر ئاەتێک إن الحكم إلا لله ألوى هالقران ولا إمام علي. معتزلة مثلا لسر مسألة أسماء وصفات، ومسألة لسر مسألة كفكري كآية عقيدة كقرآن مخلوقة يا مخلوقنية. دواي أوشتي تر هاد بدواي مثلا مسألة عقيدة وتأويل صفات وجورشتانا. شيعة فرقة سياسي بون لسر مسألة آية أبو بكر لبيشتري بو خلافة أبو بكر عمر يا علي لبيشتري. مرجئة هكذا يعني لظروف سياسية پیدا بون كآية إيمان
کردەوەی مەرجە کردەوەی لەگەڵا بێ یا کردەوەی لەگەڵانە بێ وهکەزا فرقەکانی تریش یعنی ئەوانەیە کە پەیدا بوون بەڵام چیان کردووە ئەم فرقانە کە پەیدا بوون ئەم تاقمەنە کە پەیدا بوون بۆ پشتڕاستکردنەوەی مەزهبەکەی خۆیان یا فرقەکەی خۆیان هاتون پشتیان بەستەوە بە دەق پشتیان بەستەوە بە ئاەتەکانی قورئان ئەتر ئاەتی قورئانیان تەویل کردووە طبعا ناتوانێت ئاەت دابهێنن هاتون تەویلی ئاەتەکانی قورئانیان کردووە بەلاڕێیانە بردوون و دەربارەی فەرمودەش هاتون هەڵیان بەستووە یان فەرقی بینی فەرمودەی پێغەمبەر و قورئان ئەوەیە کە فەرمودەی پێغەمبەر تێکەڵی قسەی خەڵکی تر بووە خەڵکی توانیوێتی قسە هەڵبەستن بە زمانی پێغەمبەرەوە بەڵام قورئان نەتوانرا ئەو شتە لە ئاستیا بکرێ بۆیە هاتون لە قورئانە تەویلیان کردووە لە فەرمودەشە فەرمودیان هەڵبەستووە ئەگینا دروستبوونی ئەم فرقانە هەمووی پێشەوە بووە کە مسلمانان پێشەوە بووە کە باڵێن فەرمودە بکاتەوە بەرچاوێن بەعکسەوە یعنی ئێستا مەسەڵەن قادیانیەکان کاتێک لەسەر فەرمودەیەک لەسەر فەرمودەی مەهدی خۆیان دروست کرد بەڵام فەرمودەکانی تر فکرەکەیان هەڵەوەشێنێتەوە هاتون مەسەلەن وەخاتم النەبیینیان تەویل کردووە بە ئەفضل النەبیین یا تابع النەبیین یعنی هەر پێغەمبەرێکتر بێ بە مۆری پێغەمبەر بێ بە پێغەمبەر بەڵام ئەمە حەدیسەکان ڕاستیە کاتەوە کە بە خەڵک تێگەنێت کە خاتم النەبیین پێغەمبەری تر دوای پێغەمبەری خوا نایە صلی الله علیه وسلم کە کۆتا پێغەمبەرە کەواتە حەدیث بە هیچ شێوەیەک ڕیوایەتەکان و فەرمودەی پێغەمبەر بە هیچ شێوەیەک مەسئول نەبووە لە پەرتەوازەی مسلمانان ئەوانەیش ئێستاش کە پەیدا دەبن بە هەمان شێوە خاڵی دوم ئایا مسلمان ئایا فەرمودە و ڕیوایەت مەسئول لە دواکەوتی مسلمانە وتمە نەخێر بە هیچ مەسئول بووە چونکە لە کاتێکا لە ساڵی 100 هیجریەوە بەڕەسمی ئەمر کراوە بە کۆکردنەوەی نووسینەوەی فەرمودە ئەبوایە ئەگەر ڕاستە فەرمودە و ڕیوایەتەکان هۆکاری دواکەوتنی مسلمانانن ئەبوایە فەوری دوایەوەتر مسلمانان بەرەو شکست بڕۆشتنایە ئەبوایە دواکەوتنە ئەبوایە ژێردەستە بوونایە بەڵام ئەوەی کە ڕوویدا چی بوو دوای کۆکردنەوەی ئەحادیث بە ڕەسمی بە ئەمری ڕەسمی عومەری کوڕی عەبدولعەزیز لەو ساوە تاکۆستە تا 100 ساڵ لەمە بە مسلمانە سەروەری دنیا بوون چۆنە بێت تۆ دوای 1200 ساڵ بێ بڵێ وەڵای ئەو شتە هۆکاری دواکەوتنی ئێمە بووە یا هۆکاری ژێرکەوتنی ئێمە بووە یعنی منطق ئەمە قبول ناکات ناشتوانن بیسەلمێنن یا چۆن ئەیسەلمێنی وەکو ئێستا بیرۆکەیەکەی هەرچی نەهامەت ئێمە ئەگەڕنەوە بۆ معاویە وەڵام معاویە خلافی کرد بە شورا ئەوە کرد بە وراثە بەڵام کردی بە وراثە خۆ دوایە دەوڵەتی عەباسی سەروەری دنیا بوو عەباسیەکان سەروەری دنیا بوون چی علاقەی بە وراثەبوونی حکم بە ژێرکەوتوی سەرکەوتنی مسلمانانەوە هەیە ئەوروپا هەمووی بە وراثە کردویانە کەسیش نەوتووە تەواروسی حکم هۆکاری دواکەوتنی یا هۆکاری ژێرکەوتنی ئەوروپایە یعنی بانگەشەیەکی نامەنطقی ناواقعی ناعلمی ئەمە بەشیەکەم بەشی دووەم طبعا بەشی دووەم بانگەشەی وەلاونانی فەرمودە لە تەرازوی شەرع و لۆژیک و واقعدا یعنی ئەم بیرۆکەی وەلاونانی فەرمودە هێنامە لە ڕوانگەی قورئانەوە و لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەرەوە لە ڕوانگەی هەڵوێستی ئەسحابەوە و لە ڕوانگەی هەڵوێستی تابعین و زانانەوە سەلماندومە کە یعنی فەرمودەی سونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و پێغەمبەری خوا بایەخێکی تایبەتی پێدراوە قورئان نزیکەی لە 70 شوێنە فەرمانمان پێدا ئیطاعەی پێغەمبەر بکەین دوای بکەین خۆشمان بوێ ڕزامەندی خۆی بەستوتەوە بە دواکەوتنی پێغەمبەرەوە ڕەشێکی زۆرمان لێکالەوەی کە ئەگەر دوای نەکەوین تووشی نیفاق بین تووشی عەزاب ئەبین عملمان قبول ناکرێ با بڵێن ئینسان خەسارەمەند دەبێت یعنی ئەمانە نزیکەی 60 ئاەتی ڕێک لەم بوارێ 4 ئاەت باسیەوە کە پێغەمبەر خوا قودوە و پێشەنگە بۆ ئێوە چەند ئاەتێکیش باسی مهمەی پێغەمبەرەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەرکی سەرشانی پێغەمبەر چییە یەتلو عەلەیهیم ئایاتی وەیوزەکیهم وەیعەلمهم الکتاب والحکمە مثلا ئەمانە کۆمەڵی ئاەتن هەمووی پێچوانی ئەو بیرۆکەن تۆ چۆن ئەتوانی لە وجودی 60 ئاەتە کە فەرمانی پێدا بە ئیطاعەی پێغەمبەر 4 ئاەتیش پێت ڕاگەنێ کە پێغەمبەر پێشەنگە و ئوسوەیە تۆ بتوانی بڵێ وەڵای سونەتەکانی پێغەمبەر بەلاو ئەنێم ئەمە باەخدانی قورئان جا باەخدانی پێغەمبەر خۆی بە فەرمودەکان بازێک لەو هەموو فەرمودە لایەک واڵێن فەرمودە نەنووسراوەتەوە یان فەرمودە ضعیفن و باڕ جێی متمانە نین لەولا شودێن دەست بە فەرمودەیەک و ئەگرن ئەکەنە ئەساس بۆ بانگەشەکەیان ئەوش فەرمودەی لا تكتبوا عني سوى غير القرآن ومن كتب عني شيئا سوى القرآن فليمحوه دەست بەم فەرمودەیەک باشە ئێوە ئەگەر فەرمودەتان بەلاوە مەرفوزە بۆ ئەم فەرمودە ئەکەنە ئەساسی بانگەشەکەتان لە کاتێکا کە هەمان ئەو کەسە ئەم فەرمودەی ڕوایەت کردو کە ئەبوو سعیدی خودریە
خۆی نزیکەی 1900 فرمودەی ڕوایەت کردووە. ئەگەر ئەم حەدیسە معنای ئەو بوو بێ کە فرمودەکانی من باە خپێمەدەن چۆن 1900 فرمودەی ئەگەڕایەوە. معنای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەصحاب وا لێی تێگەشتن و تابعین وا لێی تێگەشتن کە پێغەمبەری خوا بۆ ضرورەتێک لەو مەرحەلەیە ئەمری پێکردوون کە یعنی نووسینەوەی فەرموودە گشتی نەبێت، کۆمەڵێک شخصی معەن دانرابوون بۆ نووسینەکانی جا بکرێنەوە سبەینێ یعنی تێکەڵی قورئان نەبی و فعلەن وا بوو. ئەگەر با تایە هەموو سەحابەکان بۆیان هەبووە فەرموودە بنووسنەوە ئەو کاتە ممکنە تێکەڵ بۆیە لەگەڵ قورئانە. ئەصحاب و تابعین وانە بۆ لێی تێگەشتن بۆیە تێگەشتون کە فەرموودە لە خۆیە لە خودی خۆیان زۆر. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمان ئەدا بە لەبەرکردنی فەرموودەکانی، فەرمان ئەدا بە گێڕانەوەی فەرموودەکانی وەکو خۆی، فەرمان ئەدا بە ئیشکردن بە فەرموودەکانی و ئەشفەرمێت کە من يعني أوتيت القرآن ومثله معه. ئایا يعني بۆ کارکردن بە ئەمرێک ئللا شەرتی ئەوەیە کە بەنووسین بێت، یا قسەی شەفەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم اعتباری نییە. ئەنبیا هەمویان شەفەی بوو شتەکانیان، هەمویان ئەوامرەکان شەفەی بوو، زۆربەی هەرە زۆریان کتابیان بۆ نهاتوە. ئایا بێ بڵێ وەڵای لەبەرەوەی نووسراونی ئێمە دوای ناکەوین. ئەمە بەنسبەت اینجا پێغەمبەری خوا هەڕەشەیەکی زۆر گەورە کالوانەی کە بەدەمیەوە قسە هەڵەبەستن. ئەگەر قسەی پێغەمبەر شەرع نەبێ گرنگ نەبێ چۆن ئەو هەڕەشەیە ئەکات. ئەمە دەربارەی پێغەمبەری خوا. اینجا ئەصحاب باسییان کردو، ئەصحاب چەند بایەخیان بە کۆکردنەوە و عفوان بەڕوایەتی حەدیث پێغەمبەردا صلی الله علیه و سلم چەند هەندێک وڵا ئەحادیث بە معنای گەڕراوەتەوە. کاتێ ئەچیت سەیری هەڵۆی سەحابەکە بینی سەحابە بە شروطێکی زۆر قورس عولەما ڕێگەیان داوە بە معنا ڕوایەت بکرێت. ئەبێ و کەسە شارزای بێ لەو بوارە، ئەبێ یعنی کەسێک هەموو کەسێ بۆی نییە بە معنا ڕوایەت بکە. اینجا لەگەڵ ئەوەشە هیوای عەبدوڵڵای کوڕی مەسعود کە ئەحادیث یا ئەوە یا ئەبوو سەعیدە کەسێکیانە کە ئەحادیث پێغەمبەر ڕوایەتی قاچەکانی ئەلەرزا لەبەر ترسێنەوە کوشتێ باتە پاڵ پێغەمبەری خوا، پێغەمبەری خوا نەیفەرموو بێت. ئەصحاب ئاوایان ڕوانی بۆ پێغەمبەری خوا، هەر لە زمانی ئەوانە مەسەڵەن تەناوبیان نەکرد بەسەرە گوێ لە پێغەمبەری خوا بگرن. زۆر جوان تێگەشت بوون کە پێغەمبەری خوا قسە و هینی پێغەمبەری خوا چەندێ گرنگیەیە. دوای تابعین طبعا تابعین ئەو هەموو جوهدەی سەرفیان کردو بۆ کۆکردنی ئەحادیث پێغەمبەر صلی الله علیه و سلم. دوای ئەوە دێتە سەر عولەمای دوای ئەوانیش، یعنی ئومەی ئیسلامی 1900 ساڵە ئەو هەموو جوهدەی سەرف کردووە لە پێنا بۆ دیفاعکردن بۆیە بۆ کۆکردنی ئەحادیث پێغەمبەر، هەمووی بە هەڵاچوو بوو، هەمووی خەریکی یاریکردن بوون، هەمووی دوای شتێکی باتڵ کەوتەوە چی لۆژیکێکە. ئەمە لە ڕووە اینجا ڕەتکردنەوەی فەرمودە لە ڕووی لۆژیکەوە ئەویشیان طبعا شتێکی لۆژیکی نییە. قسەی هەموو خەڵکانێک کە قسەکانیان زۆر لە قسەی پێغەمبەر با بڵێن سەنەدەکەی زعیفترە، وەکو فەلاسفە، وەکو شوعەرا، وەکو ئەوانە قسەکانیان هەموو گەردراوەتەوە و ئیشیان پێکرێ کە چی ئەحادیث پێغەمبەر صلی الله علیه و سلم بکە. ئەو ظروف و ئەو هینانەی هین کراوە ڕەچاو کراوە بۆ پاراستنی، بۆ هیچ شتێکی تر ڕەچاو نەکرا. ئەوانە وەربگری بەڵام ئەحادیث پێغەمبەر وەرنەگری، تەورات و ئینجیل وەربگری کە ئەلمەنەوە خەس حتا ئەمری شەکا بە ئیش پێکردنیان لەگەڵ شاکە ئەژدانێک کە محەرەفن تو ئەو هەموو قبول بکە بەڵام حەدیث پێغەمبەر قبول نەکەی. واقع دژبوونی لەگەڵ واقع باسێشم کردە. خاڵی بەشی سێم ئەمیش بە کورتی بۆتان باسکەم 8 بوارم باس کردووە. 8 بوار یعنی ڕۆڵی ڕوایەت لە تێگەشتنی قورئاندا کامە هینەکە با بڵێن بەشی دووەمی عنوانەکەیە. 8 بوارم باس کردووە کە بەبێ ئەو 8 بوارە بەبێ فەرموودە و بەبێ ڕوایەت ناتوانین لە قورئان لە خودی قورئان تێبگەن. ئەوانەی کە بانگەشە بۆ قورئانی بوونەکەن. یەکەمیان زانیاری گشتی دەربارەی قورئان، کۆمەڵی زانیاری گشتیە دەربارەی قورئان، ڕوایەت نەبێ نایزانین چۆن دابەزیوە، کەی دابەزیوە، بەسەرکیا دابەزیوە، لە مودەتی چەندێکا دابەزیوە، چۆن کۆکراوەتەوە، چۆن نووسراوەتەوە، چۆن یاجیا کراوەتەوە، لە چیان نووسراوەتەوە. ئەو هەموو زانیاریانی دەربارەی قورئان ئەگەر لە ڕێی ڕوایەتەوە نەبێ نایزانین. دووەمیان ڕۆڵ ڕوایەتەکان لە تێگەری سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ڕووداوەکان سەردەمی پێغەمبەر. ئەگەر ڕوایەت نەبێ قورئان ئاماژەی تێدایە، ئیشارات بۆ سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەگەر ڕوایەت نەبێ ئەوانە بلکێنە بێکەوە ئێمە ناتوانین لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێبگەین. قورئانەکان مەگەر بڵێ ئێمە نیازمان بە سنەی سیرەی پێغەمبەر نییە، خۆ مەجبورن قورئانەکان نێران سنە مەجبورن وا بڵێن، یعنی لەبەرەوەی کە ئەمە ئیحراجیانەکە
ئەو وەختاڵی ئەمە پێویستیمان بە سیرەی پێغەمبەر نییە. ئەمەش تەبەن تاوانێکی گەورەیە لە ئاستی ئیسلامە ئەکرێت. خاڵی سێم هۆیەکانی دابەزینی قورئان ئەسباب نزول. لێرە من ئاماژەم بە سێ هۆکارداوە، بەڵام بۆ تەبعی دووەم کۆمەڵێک ترم ئامادە کردووە کە بە بێزانینی ئەسباب نزول ئێمە زۆر لە عینەکان تێناگەن، زۆر لە قورئان تێناگەن، هەندێک جار حکمەتەکانی تێناگەن، هەندێک جار با بڵێن ئەبعادە بڕەهەندە تەشریعەکانی تێناگەن. مەسەڵ حەدیث ئەو ئایەتانەی باسی ئەوەکەن کە جوولەکەیەک کە مسلمانێک ئار دەدزێ لە ماڵێک، ئەیبا لە ماڵی جوولەکەیەک دانێ، دوایی تەهامی جوولەکە تاوانبارەکە، دوای کاتێک کە کەشفە بێ ئەیانوێ عقوبەی جوولەکە بن چونکە لە ماڵی ئەوە دۆزراوەتەوە، ئەو چەندێ بەرگریەکە لە خۆی هین نابێ، حتا تەنیا خزمانی ئەو پیا مسلمانە ڵیار سوڵە تۆ لەبەر خاتی جوولەکەیەک ئەتوێ ینی باوەڕ بێ ئێمە ناکەی، باوەڕ بە جوولەکەکەکەی تا قورئان دابەزی و بەیانی کرد کە ئەو جوولەکەی بەریە. یعنی من لێرە دەرمێنا کەمە کۆمەڵێ یعنی زانینی ئەسباب نزولەکە کۆمەڵێ ئەحکامی تەشریعی لە سەر کەڵەکە بێ، حقوقی ئەقەلیات یعنی کەمینەکان، چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کەمینەکانە، یانجێ هینی پاراستنی مافی کەمینەکان لە کۆمەڵگەی ئیسلامیە، یعنی خوا سوبحانه وتعالى لەسەریان هاتووەتە جواب. ئەمە گەر ئەسباب نزول نەزانی ئەم هەموو شتانت لێ غایب. بەڵێ ئاەتی معنای ئاەتەکان تێگەی کە شتێ ڕوویداوە و پێغەمبەر بەرگری لە کەسێک کردووە شایانی بەرگری نەبووە، ئەگەر نەگەڕێت بۆ ئەسباب نزول هەرەونەی لێ تێدەگەی، بەس کاگەیت و ئەگەڕێت بۆ ئەسباب سەیرەکە ئەمە زۆر شتی زیاتری تێدا لۆیەکەی نەکرێ. کۆمەڵە نمونەی ترشم باس کردووە ئەگەر بەردەستان کەوت بیخوێنەوە شتێکی چاکە. بەشی چوارم ناونەهێنراوەکان مبهەمات القورئان، ئەوانەی کە کۆمەڵە شتێ نزیکەی 500 شتێ ئاەتە خوا سوبحانه وتعالى ناوی و شوێنەکان و کاتەکان و شەخسەکانی نەهێناوە، چونکە قورئان کتێبی یعنی هیدایەت و کتێبی عیبرەت و هین بووە، بۆ ئەو تەفاسیلانەی باز بکردایە، یعنی ڕەنگە هەدەفە ئەساسیەکەی خۆی لەدەست بدایە، بەڵام ئێمە بۆ تێگەشتن لە قورئانە لە کاتی ئاساییە ممکنە پێویستیمان بۆ نەبێ، لە کاتی ئاساییە پێویستیمان بۆ نەبێت فکرتان مشتتەکە ئەو ئیشە، لە کاتی ئاسای پێویستمان بۆ نەبێت مبهەمات بزانین، بەڵام لە بوارە کاتێی تەعنی مستەشقین لەسەر هین ئەدەی، لەسەر ئیسلام و لەسەر قورئان و لەسەر پێغەمبەر، ئەو وەختا بینی پێویستی بەمەیە. خاڵی چوارەمیان پێنجەمیان ڕۆڵی ڕوایەتەکان لە زانینی مەکی و مەدەنی. خۆشتان زانن بۆ زانینی مەکی و مەدەنی چەند گرنگە لە زانینی شریعەتی ئیسلامی و تەشریع و مەراحلی تەشریع و ئەو جۆرە شتانە، و زانینی سروشتی خطابی قورئانی. باسی شەشەم ڕۆڵی ڕوایەتەکان لە تەجوید و قراءەتدا. ئەو تەجوید و قراءەت ئەگەر ڕوایەت نەبێ ئەبێ قورئان و کتێبێکی ئاسایی بخوێنینەوە، ئەحکامی تەجویدە، ئەحکامی مەد، هەموو ئەحکامی تەجوید مەثەڵ ئەنواع قراءەت، اختلافی قراءەت ئەمانەوەی بە ڕوایەت بمانزانراوە. بەشی حەوتەم ڕۆڵی ڕوایەتەکان لە تەفسیری قورئاندا. کۆمەڵێ ئاماژەم بە کۆمەڵی ئاەت داوە کە پێغەمبەر ڕوونی نەکردایەوە و ئەسحاب ڕوونیان نەکردایەوە بۆوانەی دوای خۆیان، تاکو ئێستاش بە هەڵە بۆمان دەمایەوە. کۆمەڵی ئەلفاظ هەبووە مەسەڵەن لەو کاتە معنایەکێ بۆ، لە ئێستا معنایەکی تری هەبووە، ئەگەر نەگەڕێت و بۆ ڕوایەتەکان ممکنە بەم معنای ئێستا معنای بکەی. بەشی هەشتەمیش کە زیاتر عولەما باسییان کردووە مەسەلەی تەواو یەکەم لەو 2 دقیقەیە باسی ئاەتەکانی ئەحکامە. تەواو زیاتر مەسەڵەن ئیمام شافعی عولەمای کۆن کە محاجەجە و مناقشەیان لەگەڵ منکری سوننا کردووە، زیاتر ئاماژیان بەمەیان داوە، توانە مەسەڵەن نوێژ ئادێ بزانن لە قورئانە کاتەکانی نوێژ، ژمارەکانی نوێژ، هینەکانیان بە شێوازی نوێژکردن، و هەروە مەسەڵەن زەکات نیساب چییە، حەول چییە، مەسەڵەن چەند ئەدرێ مقدارەکە چەنە، ئەمانە هەمووی پێغەمبەر ڕوونی کردوێت. و هاکەزا تەشریعاتی تریش پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوونی نەکردایەوە بۆ ئێمە نەزانرا، نەمانزانی چۆن نوێژ، حتا ئەسڵەن معنای ئیصطلاحی بە زۆرێک لە عیبادەتەکان سونە پێی بەخشیوە. سەڵا ئەگەر قورئان نەبوو، ئەگەر سونە نەبووانم سەڵا بە دوعا تێگەشتین، زەکا وەکو ئێستا قورئانیەکانیانوێ ئەم زاراوانە لە معنای زاراوەکەی لێ بتەکێنەوە و بیگەڕێنەوە بۆ مانای لوغەویەکەی، ئەو وەختە کە گەڕاندیانەوە بۆ مانای لوغەویەکەی ئەم تەشریعاتانە خاڵیەکەنەوە لە محتەواکەی. ئەمە بەش هێشتم بوو. بەشی چوارەمی کتێبەکەش باسی قورئانیەکان بەرەوکوێ، لە دوای شاوتەیەکی پێست با قورئانیەکان بەرەوکوێ پێشبین ئەوەم کردووە قورئانیەکان ئەوەلەن دا ئەبڕێن لە ئومەتی ئیسلامی ئەبنە فرقەیەکی جیاواز، ئینتماین بۆ ئومەی ئیسلامی نامێنێ و فعلەن ئەبنە چقڵ لە چاوی ئومەی ئیسلامیە، ئەبنە داردەستێک بەدەستی دوژمنانی ئیسلامەوە و کۆتایش سەر لە ئیلحاد و سەر لە بێدینی و ئەیهێنن. و زۆر و ئەمە
وەسە لە نیفاق و ئەمەش نەتیجەیەکی حتمیە بۆ هەر کەسێک مشادەی پێغەمبەری خوا بکە و هەر کەسێک لە ڕێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا بدات و دوای نەکەوێت. ئەمە کورتەیەک بوو دەربارەی کتێبەکەی وادارم یعنی شوێنی خۆی بگرێتەوە و فراغێ پڕکاتەوە. ئەبووە دکتۆر هاشموان بیانووسایە بەڵام کەوان پێڵ نەساون مەجبور کەسێک کە اختصاص نییە بەو ئیشاء وسلام على نووسیتانە بۆ معنە بەو شێوەیە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.